ئامادەبوانی بەڕێز بەیانی و هەموو کاتێکتان شاد بە بۆنەی 47مین ساڵیادی بە قەزابوونی کەلار بە ناوی خۆم و حکوومەتی هەرێمی کوردستان گەرمترین پیرۆزبایی ئاراستەی گەرمیانی عەزیز و کەلاری کۆڵنەدەر دەکەم. لێرەوە لە جاتی یەکەتان سڵاوێکی گەرمیانانە دەنێرین بۆ گیانی پاکی شەهیدەکانمان، بۆ گیانی پاکی ئەنفالکراوانمان، سڵاوێکی گەرمی کەلاریانە لە کەسوکاری سەربەرزی شەهیدەکانمان، لە پێشبەرگە دێرین و تێکۆشەرە دێرینەکانمان، لە زیندانە سیاسیەکانمان و گشت دانیشتوانی کەلارەکەین. بە دروستی نازانم باسی مێژووی 47 ساڵی ڕابردووی کەلارتان بۆ بکەم، ئەو مێژوەی کە پڕە لە نەهامەتی و ناخۆشی بە تێکەڵ لەگەڵ چیرۆکی نەبەردی و نەسرەوتن تا سەرکەوتن. ئێوە کە لاپەڕەکانی داستانی 47 ساڵی ڕابردووتان بە خوێنی خۆتان و هی کەس و کارتان نووسیوە، من پێم باشترە باسی ئێستا و ئایندەی کەلار و کوردستانتان لەگەڵ باس بکەم. خۆشحاڵم کە لەگەڵ هاوکارانم لە ئەنجومەنی وەزیران برای خۆشەویستم کاکە دەرباز کۆسرەت ڕەسوڵ، وەزیری ئاوەدانکردنەوە و نیشتەجێکردن، خوشکی بەڕێزمان خات و نەورۆز مەولود، وەزیری شارەوانی و گەشت و گوزار و مامۆستای عەزیزم کاک مەولود باومراد، وەزیری گواستنەوە و گەیاندن، لەگەڵ برای تێکۆشەر و ماندوونە ناسمان کاک سەلاحی کوێخا و کاک شەهابی قایمقام لە دەبەری گەرمیان دەبین تاکو لە نزیکەوە ئاگاداری کێشە و گرفت و داواکاریەکانی ئیدارەکەمان بین لێرە و تا پێمان بکرێ هەوڵ بدەین کێشەکانیان بۆ چارەسەرکەین و دڵنیابم دوای ئەو پێشنیارانەی کە بەڕێز قایمقام پێشکەشی کرد خەبەری خۆشمانە بێ و نەتیجەی باشمانە بێ لەم سەردانەیە. ئێمە لێرەین تا بۆتان بسەلمێنین کە حکوومەتەکەتان لە خزمەتتانایە و لە خزمەتتاندا دەبێت تاکو و لاپەڕەی داستانی داهاتووتان پڕتر بێ لە خۆشی و خۆشگوزەرانی و ئاشتی و ئاوەدانی. بە ڕۆحیەتی گەرمیانانە ڕوبەڕووی تەحەدا زۆرەکانی بەردەم کوردستان و قەیرانەکان بووینەتەوە. پشت بە هێزە قارەمانەکانمان ڕۆژ بە ڕۆژ ئێرهابیەکانی داعش دوور دەخەینەوە و بەرەو لەناوبردنیان دەبین. پشت بە فەرمانبەری نیشتیمان پەروەر دەستمان بردووە بە چاکسازی ڕاستەقینە و بەرجەستە لە سیستمی حکومڕانیمان، لە وەزارەتی دارایی و بە باشتر مامەڵەکردن بە داهاتی کوردستانەکەمان، لە تۆمارکردنی گشت موچەخۆری حکوومەتەکەمان لە سیستمێکی بایۆمەتری بۆ نەهێشتن و لە ناوبردنی بندیوار و دوو موچە و سێ موچەی نایاسایی، لە ڕێخستنەوەی میلاکاتی حکوومەتەکەمان و کەرەستەی حکوومەتەکەمان، لە ڕوبەڕووبوونەوەی دیاردەی زێدەڕەوی، لە چاکسازی لە وەزارەتەکانی کارەبا و کاروباری کۆمەڵایەتی، لە شەفافترکردنی کەرتی نەوت و گاز بە وردبینیکردنی تەواوی پرۆسەی نەوت، تاکو بتوانین ئەو گومانەی کە لەسەر ئەو کەرتە هەیە کەم ببێتەوە و متمانەی هاوڵاتیان بگەڕێنینەوە بۆ حکوومەتەکەتان. هەموو هەوڵەکانمان لە پێناوی باشتر خزمەتکردنی ئێوەیە، لە پێناوی چارەسەرکردنی کێشەی موچەیە، لە پێناوی خوێنی شەهیدە نەمرەکانمانە. عەزیزان، 3 ساڵی زۆر ناخۆشمان تێپەڕاند. لە ناخۆشترین کات و لە گەرمای قەیرانەکان هەرگیز بێ ئومێد نەبووین. ڕامان نەکرد لە مەسئولیەت، گەرمیانیانە شانماندایە بەری و ئێستا خەریکە بەرهەمی هەوڵەکانمان نەتیجەی ئەرینی دەبێت. بەڵام هێشتا دەرباز نەبووینە لە کۆسپ و مەترسیەکانی بەردەممان، بۆیە کۆڵ نادەین تا سەر نەکەوین و پشت بەخوا و کۆمەڵانی خەڵکی کوردستان سەر ئەکەوین و ئایندەیەکی گەش و ئاسوودە بەدی دەهێنین. دووبارە پیرۆزبایی لە خۆمان و لە گشت دانیشتوانی کەلار دەکەین بە هیوای 47 ساڵێکی تری پڕخۆشی و سەرکەوتووی و سەرفرازی. درود بۆ گیانی پاکی شەهیدان، بە وەلا بۆ خاک و نیشتیمان، هەر شاد و سەربەرز و سەرکەوتوو بن و زۆر زۆر سپاس.